بوو دوای ئەوەی لە ماوەکانی ڕابردوو چەند جارێک وشتر هێنا بۆ وشتر هێنرا بۆ کوشتارگەی هەولێر ئێمە دوای لێکۆڵینەوە بڕیارمان قەدەغەی بکەین بۆ ماوەیەکی کاتی تا دەتوانین بڕیاری لێژنەی فتوا و لایەنە پەیوەندیدارەکانی پێوە بگیرێ. طبعاً جێی خۆشحاڵیە ئەمڕۆ بڕیارێکی دروستمان لە لژنەی فتوا وەرگرت بۆی بتوانین ئاژەڵی وشتر لەمە بە دوای سەر بڕێ. هۆکاری قەدەغەکردنەکەی وەکو باسم کرد بۆ ماوەیەکی کاتی بوو لەبەرەوەی ژینگە و شوێنێکی تایبەت بە سەربڕینی ئاژەڵی وشتر نەبوو. ڕەنگە خۆشتان بزانن سەربڕینی ڕەشەوڵاخ تەواو جیاوازە لە سەربڕینی ئاژەڵی وشتر بە نەگونجانی شوێنەکەەوە قەفەزێکە دابین کراوە بۆ سەربڕینی ڕەشەوڵاخ بۆ وشتر گونجاو نەبوو. بۆیە بڕیارماندا بۆ ماوەیەکی کاتی ڕایبگرین. ئەمە جگە لەوەش پێویستە شێوازی سەربڕینەکەی تەواو جیاواز بێتن وەک لە ڕەشەوڵاخ بە سەربڕینی ملی بە دوو قۆناغ سەرەتا لە خوارەوە دوای ئەوەی کەوتە سەرچۆک جارێکی تر لە ژێر گەردەنیەوە چەقۆ بدرێت و بەو چەقۆی کە ئاژەڵی ئاسایش پێ سەر دەبڕێت چەقۆکەی تۆزێک درێژترە. ئەمە جگە لەوەش نابێ هیچ ئاژەڵێکی دیکە ببینێ چونکە بڕوا بکەن لە کاتی سەربڕینی ئەو جۆرە ئاژەڵەکە بە تەبیعەت ئاژەڵێکی حەنین و سۆزدارە تۆزێک من خۆم بە چاوی خۆم بینیمە دوای لێکۆڵینەوە ئەو ئاژەڵە فرمێسک بە چاویدا دێتە خوارە جۆرێک لە گریان خۆی ئێمە ڕۆژانە 130 بۆ 150 دانە ڕەشەوڵاخ سەر دەبڕدرێت و ئاژەڵی بچووک دەتوانم بڵێم لە نێوان 600 بۆ 700 سەر مەڕۆ بزنیش سەر دەبڕدرێت. واتە ئەگەر ڕێژەی باز بکەی مەبەستت ئەوە بێت ڕێژەی وشتر بە بەراورد بە ڕەشەوڵاخ و ئاژەڵەکان